بە هەوڵەکانی هێنانی موچەی مانجی شەشی موچەخۆرانی کوردستان دەست پێ دەکەم. سبەینێ بڕیار وایە لیژنەیەکی هاوبەش کە پێک دێت لە هەردوو وەزارەتی دارایی کوردستان و وەزارەتی دارایی عێراق سەردانی سەرجەم وەزارەت و بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی سەر بە حکوومەت یارێمی کوردستان. کاری ئەم لیژنەیە چییە؟ کاری سەرچیان وردبینیکردنە لە داهات و خەرجەکانی حکوومەت یارێمی کوردستان. ئەم شەو بڕیار وایە لیژنەکەی عێراق بگات یارێمی کوردستان لە سبەینێوە دەست بە کار دەبن. دەیانەوێت بە زووی کارەکانیان تەواو بکەن، هەڵسەنگاندن بۆ داهات و خەرجیەکانی حکوومەت یارێمی کوردستان دەکەن، لە نێویاندا وەزارەت و فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکان بۆی بزانن داهاتی هەر فەرمانگەیەک کە دەچن چەندە، چۆن کۆ دەکرێتەوە، کامە وەزارەت لە نێو حکوومەت یارێمی کوردستان لە هەموو وەزارەتەکان داهاتی زیاترە، دۆنیەتی خەرجی لە دام و دەستگاکانی حکوومەت یارێمی کوردستان چۆنە. کاری لیژنەکە پێکێنانی لیژنەکە بەربنەمای بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراقە بۆ وردبینیکردن لە خەرجی و داهاتەکانی حکوومەت یارێمی کوردستان و جێبەجێکردنی خاڵەکانی ئەو لێک تێگەیشتنەوە و بەشەیە کە بۆ چارەسەرکردنی موچەی مانجی پێنج و موچەکانی دیکە لە نێوان هەردوو حکوومەت یارێمی کوردستان و حکوومەتی عێراق پێکهێنرا. سەرچاوەیەک لە شاندی تەکنیکی وەزارەتی دارایی کوردستان بە زوومی ڕاگەیاند سبەینێ جارێکی دیکە دەچنەوە بەغداد. بۆ ئەوە دەچنەوە بەغداد کار بکەن لەسەر تەواوکردنی ڕێکارەکانی هێنانی پارە بۆ دابەشکردنی موچەی مانجی شەشی موچەخۆرانی هەرێمی کوردستان. شاندەکە شاندێکی تەکنیکین، ئەو شاندن کە لە مانگەکانی پێشووتر لیستی موچەیان دەبرد لە کاتی وردبینیکردن لە لیستەکان لە وەزارەتی دارایی ئامادە دەبوون، دواتر دوای تەواوکردنی کارەکانی وردبینیکردنەکە دەگەڕانەوە